بار و گوزەرانی ژیانی عەلی حەمەد ساڵح بەراو مناڵەکانی لە مەکتەبی تایبەتن لە خانووی ڤێلای تایبەتاژی بۆچی لە نێو کۆنگرەی ڕۆژنامەوانی هێرشت کردە سەر عەلی حەمەد ساڵح ئەوەم بەڕوون و ڕاشکای پێ چۆن بۆ بیرۆکێت ئەو بیرۆکەی من ئەوە بۆی بزانی یانیش ئەوە من کۆنگرەمە بوو کۆنگرەکە ینی وای لێ هات کاتەکانی بکەوێتە یەک من پێشەویش کۆنگرەکەم دانابوو ئەو دوای من داینابوو هۆکارێک بوو هۆکارەکەی ئەو وەزع و بێگوزەرانەی میلەت هەیەی لە خۆراکت لە هەموو ئاو هەوا لە دەرمانت لە هەموو بابەتەکانت کوا مووقیفی ئەوانە کوا چیان کرۆ بۆ ئەو میلەتە هەر وەکو پەرلەمانتارەکانی کەی و لەسەر مێنەکەی خۆی نییە هەموو ئەو ئیمتیازاتانە وەرەگرێت چالاکوانێکی تۆڕە کۆمەڵایەتەکانە چکم پەرلەمانتاری بریتە لە کۆمەڵێ ئەرک و ماف ئەو ئەرک و مافانەی هەیەی و لە کەمان کاژە کۆمەڵی واجباتیە کامە واجباتانی جێبەجێ بە دڵنیایەوە کاکە میلەت وەزعی میلەت ئێستا سەیریکە بار و گوزەرانی ژیانی عەلی حەمەد ساڵح بەراو مناڵەکانی لە مەکتەبی تایبەتن لە خانووی ڤێلای تایبەتاژی ئەی بە بەراورد بە ژیانی هاوڵاتیە کە دەنگی پێداوە دەنگدەرەکانی خۆی هەمان ژیان و گوزەرانی هەیە منەوە پرسیارەی لێ